گەلمی پلەیەک بە 600,000 دینار وەردەگیرێ، گەلمی پلە دوو بە 575,000 دینار وەردەگیرێ. ئەم پرۆسە لە ڕێکەوتی ئەمڕۆ 2/8/2023 تاکو 2/9/2023 بەردەوام دەبێ لە هەردوو شوێن لە هەولێر لە سلێمانی ئەوانەی دهۆک و ناوچەکانی تریش دەتوانن لەو لە هەولێر و لە شوێنەکانی تر لە هەولێر وەردەگیرێتن. طبعا پێویستە جوتیاران پشتگیری بنکەی کشت و کاڵیان پێبێ، بڕی گەلمی وەرگیرا و لە سایلوکانی عێراق بسەلمێنێ کە چەند لیان وەرگیراوە و بڕی گەلمی وەرنەگیراویشیان تۆمار کرابێ، شایستە داراییەکانیشیان لە ماوەی 2 مانگدا پێیان دەدرێتن، یعنی کۆتا ڕۆژی وەرگرتنی شایستە داراییەکانیان لە 2/10/2023 دەبێتن. پرۆسەیە ئەمڕۆ دەستی پێ کردووە و بۆ ماوەی مانگێک بەردەوام دەبێت سەرجەم ئەو گەلمەی کە وەرنەگیراوە لە هەرێمی